ڕازگۆ بە بەخوا براکانم ڕازگۆ بیت تۆ خاوەن ئەخلاق و ڕەوشتێکی جوانیت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێشەوەی ببێ بە پێغەمبەر نازناوەکەی لە قەبەکەی چی بوو؟ الصادق الأمين، ڕازگۆ دەستپاکەکە. هەموو ڕازگۆیەک دەستپاکە و هەموو دەستپاکێکیش ڕازگۆیە. ئەم دوو سیفەتە کەسێک نابینیت ڕازگۆ بێت دەستپاک نەبێت، مستەحیلە ئیلا دەستپاکە. بەڵام کەسێکیش نابینی درۆزم بێت دوو لە ڕووی ئێوە و دەستپاک بێت، وەڵڵاهی نایدۆزیتەوە ئیلا خیانەتەکە. فبۆیە لزوم الصدق، ڕازگۆ بی لە هەموو بارودۆخێکدا ئینسان ئەم سیفەتەیدا هەبێت، چونکە سیفەتی ئیماندارانە. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بە الصادق الأمين ناونرابوو پێشەوەی ببێ بە پێغەمبەر خەڵکی خۆشیان ویست و باوەڕیان زۆربەی خەڵک باوەڕیان بە پەیامەکەی هەبوو. بۆ هۆکارەکەی چی بوو؟ ئەخلاق و ڕەوشتەکەی بوو، ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم.